الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، ئێمە لە خزمەت وانەکانی ئاسایشی ڕۆح و لە خزمەت کتێبی دا و دەوای ئیمامی ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ چەند دەرسێکمان گوزەران و باس کرد. ممکن نییە دەردێک هەبێ، ئێشێک هەبێ، ئازارێک هەبێ چارەسەری نەبێ. ناکرێ ئازارێکمان هەبێت، چه ئازاری دڵ بێ، چه ئازاری ڕۆح بێ، چه ئازاری جەستە بێ، ئللا ئەبێ خوای گەورە شیفای بۆ ناردوێتە خوارەوە. شیفاکان بۆ ئازاری ڕۆح، بۆ نائاسایشی و نائارامی ڕۆح بریتیە لە قورئان خوێندنی زۆر، دوعای زۆر، وەکو ئیبن القەیم باسی کە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، لەگەڵ کردەوەی ساڵحی زۆر. هەندێک جار شەیطان هەندێک شت بە گوزەر ئەکا بە دڵی ئینسانە، یەکێک لەوانە هەمیشە بە بیانووی ئەوەی خوا ئەرحەم ڕاحیمینە، خۆی ئەوێ لە زۆر شت بدزێتەوە، یا هەندێجار بە ناوی ئەوەی کە تازە من لەسرم نووسراوە چی بکەم، خۆی لە هەنێشت ئەدزێتەوە. ئەمە کە قەدەرێکەوە هاتووە من چارم نییە ئیلا ئەبێ گوناهکەم، بۆ زۆر لەم بابەتانە کە ئینسان خۆی ئەدزێتەوە. هەموو ئەم خۆ دزینەوانەش کە ئاسایشی ڕۆحی ئینسان تێکەدەن. بەڕاستی ئینسان خەلەلێک لە ڕۆحیە دروست ئەبێ، هەست بە نائارامی ئەکا، هەست بە بێتاقەتی ئەکا، کاتێک یێت پەنا ئەباتە بەر کۆمەڵە شتێ پاساو بکە. ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کۆمەڵە دەقی زۆری بۆ هێنن، بۆی ڕەشی کاتەوە. فەرمووی کە چۆن خوا ئەرحەم الڕاحیمینە، شەدید العقابیشە، عەذابی بە توند و ئەلیمیشی هەیە. تقریبا لە نێوان هەردوو فکرەکە فکرێکی وەسەتەتی جوانی بۆ ئێمەدا ڕێژە کە ئینسانی ئیماندار لەم سەر بۆ ئەو سەرسەیرەکە. لێرە لە خوای گەورە زۆر زۆر ئەترسێ، خەوفەکە لێرەشەوە ڕەجایەکی زۆر بە قووەتی هەیە. عومەر ئاسا ئەگەر کەسێ بچێتە ناو بەهەشتەوە هاوارەکە ئەڵێ ئومێدەکەم تەنها ئەو کەسە من بم، و ئەگەر یەک کەس بچێتە ناو دۆزەخەوە ئەترسم ئەو کەسە من بم. ئەبێ کەسی ئیماندار بەڕاستی لە نێوان ئەم خەوف و ڕەجایە بێت، بۆی ئاسایشی ڕۆحی بۆ دروست بێت، چونکە بە تەنهای ڕەجا ئاسایشی ڕۆح دروست نابێ، ئینسان تووشی گوناه هەبێ. ئەمڕۆ ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە لە خزمەتی ئەبین ئەچێتە سەر مەوزوعێکی نوێ، باسیەوەکە ئینسان مەغڕور ئەبێ بە دنیا، غەڕابوونی مرۆڤەکان بە دنیا باسەکە. ئەفەرمێ گەورەترین جۆری خەڵق کە مەغڕور بوون بە دنیا، کە دنیایان ویستە بێ وازیان لە ئاخرەت هێنابێ، ڕازی بوون بە دنیا و پشتیان کردوتە ئاخرەت و قیامەت. ئەمانەیان دڵی خۆیان خۆشەکەن بە حیسابی خۆیان، یەن کۆمەڵە پاساو لە دەرونیانە ئەهێننەوە. ئەم پاسانە ئەم گومانانە ممکنە بۆ دەرونی ئەمەش دروست بێ. یەکێک لەو پاساوانەی کە ئێنەوەڵەن دنیا نەقدە، ئاخرەتیش نەسیئەیە، قەرزە. هەمیشەش نەقد باشترە لە قەرز. ئەمە بە دڵی خۆیان ئەهێنن. هەنێکیان وتوانە ذەڕەة مەنقودە وەلا دوڕەة مەوعودە. ئەگەر یەک زەڕەی بچووکی مەنقود و نەقدە ئێستا هەبێ حازر، زۆر زۆر باشترە لەوەی کە دوڕەیەکی زۆر گەورە گەوهر و مرواریت هەبێ، بەڵام وعدە پێدرابێ وەرە نەگرت بێ. هەندێکی تر وتوانە لەذاتی دنیا یەقینیە، ئەوتە بە یەقین تۆ چێژ وەرەگری، بەڵام هی ئاخرەت شەکی تایە. قەد واز لە یەقین نایەنم بۆ شەک. ئەمە لە دەرونی زۆرێکمانە ئەگوزەرێ. ئەفەرمێ ئەمە گەورەترین جۆری فێڵی شێطانە کە لە ئینسانی کردووە. ئەگەرنا ئاژەڵەکان والبەهائم العجم ئەعقل من هؤلاء. ئەفەرمێ ئاژەڵە بێ زمانەکان زۆر 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 عاقڵترن لەم جۆرە کەسانە. فإن البهيمة إذا خافت مضرة شيء لم تقدم عليه ولو ضربت. بەخوا ئێسا ئاژەڵێک ئەگەر بزانێ ئەلەوێ تووشی زەرێک ئەبێ 100 داری لێ بە ناچێت، نزیکە ئەو زەرە ناکەوێت، چون ئەزانێ زەر لەو بەرامبەرەوە هەیە. أفرمي وهؤلاء يقدم أحدهم على ما فيه عطبه. أو يكم أبين ألويا كوتو مرت، ألويا خوتو مرت، ألويا هناسي جيرا مرت، ألويا دلي وسام مرت، لێرە زەختی بەرز بووەوە مرد، ئەویان شەکرەی هەبوو مرد، ئەمیان سەرەتانی هەبوو مرد.
ئەویان هەر هیچی نەبوو مرد، ئەویان کوژرا، ئەویان کەوت، ئەویان هەموو ئەمە ئەبینن، هێشتا لەگەڵ ئەمەشە گومانیان هەیە تۆ بڵێ بمرین، تۆ بڵێ بگەینە ئەو ڕۆژە، هێشتا بە ئامالی گەورەوە. ئەفەرمێ ئەم جۆرە ئەگەر ئیمانیان هەبووە بەخوا و بە لیقای خوا، واللهی لە هەموو کەس زیاتر حەسرەت و پەشیمانی و نەدامەتیان دەرئەبڕ، چونکە ئەزانێ ئەمە بە عیلم ئەزانێکەوە بەرەو خوا ئەڕوا، تەواو لێرە کۆتایی وێزگەکەی یەت ئەبێت دابەزە، هیچ چاری نییە. ئەفەرمێ ئەم قسەی کە کردویانە و تویانە نەقد باشتر لە نەسیئە، ئەگەر لە ڕووی عەقڵیەوە بیپێوین ئەم قسە زۆر زۆر هەڵەیە. چۆن ئەم قسە زۆر زۆر هەڵەیە؟ هەر یەکێک لە ئێمە ئێستا ئەگەر پێبوترێ هەندێک پارە دابنێ ئێستا داینێ لەسەری مانگە دەقاتەکە، یا هەر یەکێک لە ئێمە ئێستا من کاکە من بە حازر ئەگەر ئیشم بۆ ئەوکەی بە حازر ئێستا ڕۆژی 1000 دینار تێمێ، بەڵام ئەگەر بێت و تا سەری مانگ چاوەڕێکەی هەموو ڕۆژە 3000 تێمێ، هەمووی ئەڵێ کاکە تا سەری مانگ چاوەڕێک، هەمووی ئامادەیە تا سەری مانگ چاوەڕێک. بۆیە لە ژیانی دنیامانە لە مەسەلەی نەسیئە عیبمان نییە، هەومان حازرین جێبەجێکین، بەس لە مەسایلی ئاخیرەتەکە ئەوە ئینسان ئەوێ خۆی بخەڵەتێنێ. ئەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئیمامی ئیبن قەیم ئەڵێ ئەم قسەیە لەکوێ دروستە، یعنی لەکوێ تۆ بڵێ من حازر نادەم بە قەرز. ئەگەر حازر و قەرز وەکو یەک بوون، بە ئەندازی یەک بوون، ئەو کاتە ئینسان طبعاً حازرە خاتە پێش قەرز، طبیعەتی هەموو ئینسانی ئەو هەیە وە دروستیشە کێشەی نییە. بەڵام ئەگەر قەرزەکە زۆر بوو، کەسی عاقڵ نابێ بڵێ وەڵا لە پێناوی حازرەکە واز لەو زۆرە ئێنم، قەت شتی وا نابێ، قەتیش مرۆڤایەتی وای نەکرد. هەر کەسێک لە ئێمە لە زۆر شتە لە حیاتە، یعنی مەرج نیە تەنها مەسائلی مادی، لە مەسەلەی زەواجە ئەگەر کەسێک پێ بوترێ زەواجێک ئەەکەی ئەوەی کە بە دڵتە لە 120 ئێستا حازرە، بەڵام ئەگەر تەحملکەی 10 ساڵ لە 180 هەمووی تەحملەکە 10 ساڵ هەمووی قبوڵێتی، ئەو 10 ساڵی زۆر بە ئاسانی بەسەرا ئەڕوا و قبوڵیشێتی. نەسیئەی لێوە پێ باشترە لە حازر، بۆ چکە هاوتای یەک نین، ئەویان لە 180 ئەویان لە 120. قیامەتیش کاتێک ئێمە باسی ئەەکەین و لە خزمەتی ئەوەستین هەر بە هەمان شێوازە. ئەفەرمێ ابن القيم إذا تساوى أنه جوابه أنه إذا تساوى النقد والنسيئة فالنقد خير، هروها أجر هذا كان بقدر يقول نقدك باشترى، وإن تفاوتا وكانت النسيئة أكبر، أجر هاتو جیاوازیان هەبوو نەسیئەکە زۆرتر بوو و باشتر بوو، ئەوە نەسیئەکە باشترە. چەند کەسێ لە بازاڕا بینی کار و کەسابەتی تەنها ئەوەیە شت بێنێت بە قەرز بیفرۆشێ، باشە بۆی خێرێکی زیاتری دەستکەوێ، ئەو هەموو تەحملەکە چاوەڕێکە بەس بۆی دەستی بکەوێ. هەموو دنیا لە ئەوڵەوە تا ئاخیر هەمووی ناکاتە هەناسەیەک لە هەناسەکانی ئاخیرەت. واللهی ئینسان هەرچی ترەی سەر زەویە لەو ڕۆژەی لە دایکەوێت تا ڕۆژەی ئەمرێ هی ئەو بێ ناکاتە بۆڵە ترەی ناو بەهەشت. ئیتر چۆن بەرابەر یەکترەکە؟ چۆن ئەم قسەیە چەند غەڵەتە؟ ئەوە شەیطان ئەمان خەڵەتێن، ئەمە خۆمانی پێ بخەڵەتێنین، ئاسایشی ڕۆحمانی پێ تێک ئەدا کە پێمان وایە کە وەڵا نەقد باشترە لە بەرامبەر نەسیە، ئەمە بۆ ئاخرەت و دنیا بەکار نایە، چونکە دنیا فانی چییە لە بەرامبەر ئاخرەتە تۆ ئەو کەلیمە بەکاربێنی. ئەفەرمێ وەکو لە مسندی ئیمامی ئەحمەد و تیرمیذی هاتووە کە ئەفەرمێ پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمووی ما الدنيا في الآخرة إلا كما يدخل أحدكم إصبعه في اليم فلينظر بما يرجع. ئەفەرمێ دنیا و ئاخرەت چەندێک کە ئەندازەک هەر ئەوەندەیە کەسێک لە ئێوە ئاو پەنجەی بکات باشە بەناو ئاوە بەناو دەریایەکی گەورە، باشە ئاوە دەری بێنێتەوە چەندێ ئاوی دەرهێناو لەناو ئەم دەریا گەورەیە، ئەندازی تەڕی پەنجەکەی هەموو دنیا هەرەوەندێ کە ئەنەما ئەو بەحرە گەورە قیامەتەوە ئەو ئەوەندەی ئەگەر هەموو دنیای دەستکەوت ئەوەندەی دەستکەوت چی دەستکەوت هەموو دنیا ئەوەندەیە. فإيثار هذا النقد على هذه النسيئة من أعظم الغبن وأقبح الجهل. والله أجر كسي بيبلا والله من هم نقدم أو نسيئة جوريم ناوي أما جورتين جاهلة أجل حل الدنيا خومنا كسي بلا والله كافي جا من روجانا بديناري إيشكم بلا ما جبارك وبمانجانا وبدينار نامه من دينارك روجانا كي هي مبكى
ئێمە لە سەمتێک ئازانی جاری وە هەیە کۆمەڵی حازر ئەدەن بۆی نەسیئەیەکمان دەستکرد چەند جاراوەمان نەکردووە ئەڵێ 6,000 تێکە بۆ ماوەی مانگێک ئامادەین 6,000ەکە تەسلیم بکەین لەبەرەوەی نەسی زیاترمان دەسەکە زۆری تر نمونە هەموو ژیانی ئێمە لەسەرەوە ڕوە نەسی ئەمان پێ باشترە لەگەڵ لەسەرچی ئەدەین بەسەر چیاوە سەر نەقدەکە قەرزمان پێ باشترە لە حازر لە هەموو کاتەکانی ژیانمانە ئەو هەیە بۆیە لە بەڕاستی لە مەسایلی ئاخرەتیشە کە ئەگەر بێت و شێطان بێ بمان خەڵەتێنێ بێ زۆر وریانە تەعامل بکەین ئەبێ خۆمان ڕاگرینەوە لە بەرامبەریان ئەی باشە دنیا هەر هەمووی بەنسبەت ئاخرەتەوە ئەو تۆزە ئاوەیە ئەی باشە عمری ئینسان چەندێکە بەنسبەت ئاخرەتەوە چییە وەرە هەتا لەناو بەهەشتا ئەمێنیتەوە چەند ڕۆژێکی کەم تۆ لەسەر زەویای تۆ بڵێ وەڵا ئەم چەند ڕۆژە کەمم ئەوێ ئەو هەتایم ناوێ ئەوە ئەقبەحی جەهلە ئەوە ئەسڵەن بەهەموو پێوەرە عەقڵەکان لە ئەم کەسە شێتە تەواو نییە ئەی باشە کەسی عاقڵ ئەبێت چی بکە بێ ئەم عاجیلەی ئێرە ئەم تۆزە دووسێ ڕۆژە لێگەڕێ لەبەر خاتری ئەوەی ئەو خێرە بەردەوامەی دەستکەوێ ئەی باشە ناکرێ ئینسان واز لە هەندێک شتی بچووکی بێمانا بێنێت کە ئێستا لە بەردەستیان بۆ شتێکەوە قیمەتی زۆ گەورەی لە ڕەب العالەمین نیهایەتی نییە ژمارەی نییە زەمەنی نییە مەکانیشی نییە چەند بەهەش چەند ئەڕۆی هەیە و ئەمما قەول الآخەری ئەگەر کەسێکی تر ئەڵێت تەمەنەوە کەسی یەکەم جوابماندایەوە هەندوو شەیطانە ئەتخەڵەتێنێ ئەڵێ کاکە نەقەت حازر بەدە بە قەرز ئێمە ژەڵن کاکە ئەگەر حازر و قەرز بە قەدەرێک بە قسەکەت تەواوە بەس کە قەرز زۆرتر بوو هەموو ژیانمان ئەمە تەنفیزی قەرزمان کردو کە فەزڵمانداوە بەسەر چیاوە سەر حازری کەمە ئەی باشە ئەگەر هات و قەرزەکە بەهەشت بێ و حازەکەش ئەم دنیا فانیە کەمە بێ ئەوە جوابەکەیەتی ئەی کەسێک کە ئەڵێ کاکە من ئەم شتە یەقینی تایە دنیا ئەوی تر گومانی تێە ئێمە ئەڵێن باشە تۆ گومانت بە وعدی خوا و وعیدی خوا و صدقی پێغەمبەرەکان هەیە ئەو وعدانێکە خوا بە ئێمەی داوە ئەو هەڕەشانی لە ئێمەی کردووە ئەو پێغەمبەرانە عەلەیهیمو سەڵاتو وسەلام کە شتێکیان بۆ ئێمە هێناوە تۆ گومانێ لەمە هەیە یان نا ئەگەر وتی گومانم هەیە کابرا کافرە بێ هەموو ئەوانش کە خۆیان ئەیانەوە بدزنەوە یا هەر یەکێک لە ئێمە کە ئەوێ خۆی بدزێتەوە ئیمانێکی کاملی بە ڕەب العالەمین هەیە ئەی بۆ لێرە تۆ ئەتەوێ خۆت بزیتەوە خۆت دوور خەیتەوە ئەگەر هات و ئیمانت بەمانە نەبوو یەقینت نەبوو یا با بڵێن ئەگەر یەقینت هەبوو دەی بڕۆ دەستکە بە ئیشکردن و هەوڵ بدە تاوەکو ئەو وعدانەی خوا جەلە جەلاوە هەموو یەتە دی ئەو وعدانەی پێغەمبەران عەلەیهیمو سەڵاتو وەسەلام هەموو یەتە دی ئەی ئەگەر هات و گومانی هەبوو ئەڵێن کاکە بڕۆ سەیری قورئان کە بڕۆ سەیری مەلەکوتی ئاسمان و زەوی کە بڕۆ سەیری نەفسی خۆت کە بۆ یەقینە بۆ دروست بێ وجودی خوا قودرەتی خوا مەشیئەتی خوا وحدانیەتی خوا زۆر کات ئێمە لە عەقیدەی ئیسلامی شتێکی زۆر هەڵە حاڵی بوون ئێستا ئەگەر کەسێکی غەیرەدین موسڵمان بێ ئێمە ئەڵێن کاکە با لە عەقیدەوە دەست پێ بکە لە چیەوە لە عەقیدەوە دەست پێ بکە وەڵا وەرە پێ بڵە شروطی لا ئیلاهە ئیلڵا ئەوهای کەبرا سەیری لە تێکەچێت نایەتەوە ئێمە عەقیدەیەکی بینراومان هەیە بینراو کە زۆر تەئسیر لە ئینسانێک تخوا کێ هەیە کە دەسەڵاتی خوا جەلە جەلالوهو ئەبینێ تەئسیرێکی زۆر گەورەی لێ نەکە یعنی ئەم شەو سەیری مەقالەیەکم کرد بەس گوڵی ناو ماڵان کچەکان 180,000 جۆر گوڵی ناو ماڵ هەیە 180,000 جۆر باشە ئیتر ڕەنگی جۆر بۆنی جیاواز کور ئەنواع و ئەشکاڵ جا کچی ئەمە هەر نازانە گوڵەکانی چۆن پەروەردەکە لە ماڵەوە چۆن بە چ بیئەیەک چۆن کورە هەنێ لە گوڵەکان گۆرانیەوێ هەر عمری بە گۆرانیە ڕۆ باشە بەسەر باڵایە هەڵی گەورە ئەبێ بەسەر هەڵ نایە سفر وشکەوێ چی ئاوی بیت و خزمەتی کەیت و نانی بی ناخۆ ئیلا نازیەوێ سوبحان الله هەیانە بەس خۆریە هەیانە خۆری نایە بەس ڕووناکی گوڵۆپێکی سووری بۆ دانە بەستێتیەوە بەشی خۆی هی خۆی ئەبات هەمانە ئاوی ئەوێ ئاو لە لادەیەکە بوون گوڵە بسووکیان داینە ئەمەنەوە شخصمە قوتوویەکی بچووکە لە پەنجەرەکە دامنا بڕواکەن ئاوم تێ ئەکرد ئەچوون بۆ مزگەوت نوێژەوە تا هاتمە خەتم لێیا بوو ڕێک زیادی ئەکرد
بە چەند ڕۆژێک سەقفەکەی داگیر کرد، یعنی بە دیوارەکانە هاتە خوارەوە. ئیتر نەمازای چی بکەین، بەس کێشەکەی و بەس ئاوی لێ بڕایەکسە وشکە بوو، ڕەشە بوویەوە کە ئەبووە سەفەرمان کردایە دەبەیەکی گەورەمان بێنە کونێکمان تێ کردە لەژێ تک 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 ئەڕۆشتیەوە نەمان ناسیەوە ژوورەکە، نەمازە چی لێ بکەین. ئەمان هێنا بوو ئەم ژوورێتر پێچمان پێکە بەم لە ئەتا ئەخێنە وشک بوو نەجاتمان بوو لە دەست. یعنی ئەمەیان ئاوی ئەوێ پێویستی بە ئاوە. سوبحان الله گوڵ هەیە ئاو داوشکە بە عەکسی کوڵەکانی ترە. یعنی کە تۆ یەیت ئەمە چی، ئەمە عەقیدەی بینراوە. کورە ئەمە هەموویان هاوار بۆ تۆ ئەکەن ئەڵێن ئەڵڵاه والله گوڵێک نییە لە بەردەمیا دانیشی هاواری خوانێک. کێمان هەیە بە سروش دڵمان خۆش نەبێ؟ ئەی چەند عاشقمان هەیە بە پشتی سروش دڵیان خۆش ببینن، پشتی سێوە ببینن، پشتی گوڵەکە ببینن، ئەو دەسە جوانە ببینن کە ئەمەی خەلق کرد، المصەویر ببینن لە هەموو ئەو جوانیانە. لەوە چێ ئێستا ئەگەر حیساباتێ بکەین بڵێم گوڵی هەنار چەند دانە هەیە لەم ڕۆژانە سەڵەواتێک بوات و مانگی مەولودە ئەمویست بنووسم لە تۆڕەکانە بچم خوایە بە ئەندازی دەنکە هەنارەکانی هەڵەبجە سەڵەوات لە دیداری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. هەنارێکیان لەت کرد زۆر جوان بوو، سەیرم ئەکرد پشتی ئەم هەموو جوانیە کە هەموو دەنکێک لەو دەنکانە ئەڵڵایەکی زۆر جوان لە پشتیەوە ئەدرەوشێتەوە ئاها ڕەنگەدات. دەی وەرە تۆ لە دیار ئەمەدا ئەنیشی، لە دیار چ بەرهەمێدا ئەنیشی، لە دیار هەنجیرێکدا ئەنیشی، دەنکی ناو هەنجیرەکەدا ئەنیشی. والله ئینسان یعنی بۆچی گومان پێیاکەم، لە چی گومان پێیاکەم؟ ئەگەر گومانت هەیە بڕۆ کەون بخوێنەرەوە، بڕۆ خۆت بخوێنەرەوە خۆت. ئەی هاوار ئینسان چەندێکمان ئەوە مردین و چەندێک ترمان ئەمرین هێشتا لە خۆمان تێ نەگەیشت. کەسێک ئەڵێن وڵا ئەوە شەهادەیەکی زۆر گەورەی درایە، شەهادەکەی لە چیە درایە؟ وڵا لە ئینە و ئەخەواتی ئینە. باش لە یەک وشەی ئینسانە یعنی کە بەکارێن دکتۆرایەکە وەرگرت بەڵێ ئەلحەمدوللا زۆر باش. کەسێک تر یە دیراسەیەکی زۆر گەورە ئەکا سپێرەکانی ئینسان دەرەیە، نەک هەموو یەک سپێر ئەڵەوا سپێرەکەم دۆزیەوە بۆ دڵی ئینسان، یەک بۆڕی سپێر هەیە لە ناو ڕانیا دەریێنەوەی خەمە دڵی. ئەی خوا جەزاباتەوە شادێکی دکتۆرای بن. یەکێتر یە دوای زەمانێک تر کە ئێستا تیب بەرەوە ئەوە ئەڕوا ئەم دەسەکە قرتا وهای لێ بکرێ بڕوێتەوە جارێکی تر. دیراسەی ئینسانە پێیەگە لكل داء دواء، ئەبێ پێ بگا ئینسانیت. کەسێکی تریێت دیراسەیەوە کە ئەگەر بێت و کەسێک قژی گەشەی نەکرد ئەم کۆمەڵە مەوادە بخوا قژەکانی گەشە ئەکە کورە دە دکتۆرای بن. یەکێکتر هەر یەکەی بەنەوەیەک. باش ئەمانە ئینسان بناسین نایناسین. مرۆڤایەتی لە ئەوڵەوە تا ئێستا مەژغوڵ مانوو هەر ئەگەڕێ و هەر ئەگەڕێ و هەر ئەگەڕێ. باشە بێت دەسەڵاتی ئەو خۆیە چەند عەزیم بێ. والله ئینسانیەت کۆ بێتەوە وەکو ماسان نورسی ئەفەرمێ بیانە یەک هەنجیر دروستکەن، یەک هەنجیر. تا ماسان نورسی زۆر وردەکار بووە، یە بەس دیراسەی قاڵبی هەنجیرێکە کە هەنجیرێک نییە قاڵبەکان هیچی تر. ئەڵێ وەرە ئەم قوتوولە بچووکە سەر دەرێن ئەمەڵێ خۆ ئەو ناوکوشتانی کە تێتی هەمووی تایە بە وردی ورد ورد ورد. دێ وەرە ئەمە بە قاڵب دروستکە، تۆزێ زیاکە تۆزە قاڵبەکەی بۆ زیاد، تۆزە زیاکە تۆ قاڵبەکەی بۆ زیاکە. دەی خۆ تا هەنجیرە دروستەکەی بەقەدەر کوڕی زەوی تۆ بەس قاڵب قاڵب داینێ هەتاوەکو هەنجیرە دروست. ئەم لایەنانە گرنگە ئینسان کە سەیری ئەکا لەسەر وجودی خوا و زۆر کات یعنی ئێمە ئەمانەوێ بەرامبەرەکانمان بە قسە تێبگەێنین. کورە بەرامبەرەکان بە بینین تێ ئەگەن. زۆر کات ئینسان پرسیارەکە ئەڵێ بۆ خوا جەل جەلالهو نابینم. لەوە چێ مناڵەکەت بەیانی پرسیاری لێ بکە بڵێ دایکە ئەو خوایی کە تۆ شۆ نوێژی بۆ ئەەکەی تا ئێستا نەمبینیوە. هەموو نوێژێکی بەیانی بۆ سەرمایە ئەو دایکە تۆ بوو دەستنوێژەگری، والله تا ئێستا لەم ماڵی خۆمانە جارێ ئەو خوایی تۆم نەبینی. تۆ زۆر بە میهرەبانی پێ بڵێ ڕۆڵە ئاخر ئەو خوایە من لەناو دڵا ئەڤێنرێ، لەناو دڵمایە هەتا دڵم لەت نەکرێ کەس نایبێ. مەکانی ئەو مەوای ئەو جێگای ئەو. بۆیە عەزیزەکانم مەسەلەی ئینسان ئەگەر یەقینت هەیە بەخۆوانە خۆ مەتزەرەوە بەوانە بڵێ وەڵام من لە گومانی چی بەرامبەر بە ئاخرەت لە بەرامبەر ئەو دەسەڵاتە گەورە بۆ جوانێت توی خەلق کردەوە بە هەوانتە ئەڕۆی ناڕۆی. ئەی باشە
ئەگەر شکە هەیە گومانە هەیە بڕۆ بخوێنەرەوە دیراسەکە ئینسان بخوێنەرەوە کەون بخوێنەرەوە کورە خالقی ئاسمان و زەوی بخوێنەرەوە بزانە کێ چۆنە دیراسەکە ئەبڕۆ بزانە چی دەسەکەوێ خوایەکی ئەوەندە مقدس ئەوەندە نەزیه والله ئەوەی کە پێغەمبەران عەلەیهیمو السەڵاتو وەسەلام فەرموویانە تایبەت پێغەمبەری خۆمان عەلەیهی السەڵاتو وەسەلام کە دینەکە وەکو خۆی ماوەتەوە هەرچی صفاتی کەماڵە بۆ خوا گیان هەیە ئەبێ ئەو صفاتە کەماڵانە هەبن بەڕاستی ڕوبوبیەتی مڵکی خوا لە چی خوا ئەکۆڵیتەوە لە مڵکی خوا ئەکۆڵیتەوە کێ خاوەنی خۆیەتی کام ملحید هەیە خاوەنی چاوی خۆی بێ کام کەسی دژ بەدین هەیە خاوەنی زمانی خۆی بێ کێ خاوەنی چی چەند کەسی جوانمان بینی دەستی لە دەستدا قاچی لە دەستدا چاوی لە زمانی لە دەستدا بەخوا لە حیاتی خۆمە دۆستیوە هەم هەبووە لەوە ئەچێ ئەگەر پێکەوە دابنیشتە تەختەتی 1000 ساڵمان پێکەوە دائەنە لە کوتوب ڕێکە چاوەکانی لە دەستدا ئەوی تریان زمانی لە دەستدا ئەوی تریان نەخۆشێکی زۆر سادەی گر نەدۆزرایەوە هەتا کۆتایی پێات و مەڵاوی لێ کردین ئەوی تریان گیرۆدە بەدەست مناڵەکانیەوە ئەوی تریان ژیانێکی زۆر کورت ژیانێکی پڕ لە نوقسانی هەر ئەم نوقسانیان دەلیلن لەسەر وجودی کەماڵێکی تەواو بۆ ڕەب العالەمین هەموو ئەوانەی کە ئەیبیسین هەموو ئەوانەی کە ئەیبینین هەموو قسەکان هەموو فەرمانەکان هەموو نەهیەکان هەموو ئەوەی کە پاداشمان لەسەری ئەدێتەوە عقابمان لەسەری ئەدێتەوە والله ئەگەر هەموو ئەوانە بە کاملی نەبن ژیان هیچ مانایەکی نییە و ژیان کۆتایی پێهاتوو ئەگەر ئینسان سەیری حاڵی خۆی ئەکا ئەتۆ بە هەر یەکێک لە ئێمە بیر کاتەوە نوتفەیەکی بچووک لە ناو ملیۆنان نوتفە هەڵبژێرە لەگەڵ نوتفەیەکی دایکە یەکی کرد لە ناو ڕەحمی دایکە گەشەی کرد ئەم شکڵە جوانەی بۆ دروستکرا ئەلموسەویر دروست بوو دەستەکانی پەنجەکانی قاچەکانی چاوەکانی هەمووی دایکم هەموو جارە ئەیفەرمێ ڕۆڵە مناڵێکم لەبار چوێ ئەمەندە بوو ئەو کە سێرم ئەکرد برۆشی هەبوو برژانگی هەبوو پەنجەکانی تووکی پەنجەکانی هەبوو زۆر بچووک بەڵام هەموو شتێ مرۆڤێکی تەواو کێ ئەمە کێ پێ عەتا کرد کێ ئەمانەی پێدا ئەی بۆ خواردنەکەی ناڵێ کێ ئەم تەنزیم و تەرتیباتی بۆ کرد لە ناوکەوە خواردن بخوات و دایک حەزی لە هەرچی بوو ئەو دایکە لە دەرەوە حەزی لەوە بڕواکەن جاری وە هەیە دایک پێ ئەکەن ئەوش لە ناوە پێ ئەکەن دایک ئەگریە ئەوش ئەگریە سە دیڕاساتی نوێ غەم بخوا دایکەکە ئەوش غەمەخوا عاجز بێ ئەوش عاجزە زۆر کات ئەڵێن ئەو ئافرەتێکەوە حامیلەیە بێزووەکە بە خواردنەوە ئێستا دیراسە کراوە ئەو مناڵە پێویستی بە هەر شتێ بێ ئەو دایکە حەزی لەو شتێ لاشەی ئەو مناڵە پێویستی بە هەرچی بۆ هاوارەکە لێەوە دایکی لێەوە ئیلا چاری نییە ئەبێ ئەوە بخوا هەتاوەکە و ئیسراحەتەکە لەنا خوایەک ئەم مناڵ لێەوە فەرامۆژ ناکە هەتا ئێسش دنیا لەوە سەری سوڕەمێنێ عیلم نایدۆزێتەوە باشە ڕەبتەکە چییە قسەیە نە ئیشارەتە نە تەزوێکی کارەبایە نازانین چۆن ئازەکانی خۆی ئەگەێنە بە دایکی دایکێکا بوو نازانین هەمووان دەستەوسان بوون وەستاوین بۆیە بەڕاستی ئینسان کە سەیری ئەم حاڵە ئەکا هەتاوەکو لە دایک ئەبێ و یێتە دەرەوە و ئەم عنایەتە وردە ئیلاهیە بە ئینسان ئەم حاڵ ئەچێ بۆ حاڵێکی تر گەورەتر ئەبێ دەی گەشە ئەکا تەشەنە ئەکا باشە ڕەحمێکی بچووک وەختە دەنکە فاسۆلیایەک معقولەوە گەورە بێ ئەو مناڵە هەڵگرێ ئێرادەی ڕەب العالەمین چەند عنایەتی بەم مناڵە کردووە والله سەیری هەر کە سەیری ئەمە بکە ئەزانێ ئەو کەسەی ئەم مناڵی دروست کردەوە بە هەوانتە دروستی نەکرد خۆ ناکرێ ئەبە وردەکاری دروستی کە ئەدەی دوای لەسەر زەویە چیەکە بیکەوە بمرە و کۆتاو پێ بێت نابێشتیوە عاقڵ خەدوا ناڵێ معقولە کەسێک بەم وردەکاری ئینسانی دروست کرده بێ فەرمانێکی پێ نەکا ڕێگرێکی لێ نەکا هەندێ مافی خۆی هەیە پێی نەسەلمێنێ هەندێ مافی
کەسەکە خۆی هەیە جێبەجێکە هی دەوروبەری ناکرێشتیوە ئیلا ئەبێ خۆیەکە بێ و هەموو ئەم ئەوامر و نەواهیانەی کردبێ فلا أقسم بما تبصرون وما لا تبصرون قەسەم بەو شتێکەوە ئێوە نایبین و ئەیبینن هەموو إنه لقول رسول كريم ئەمە چۆن زمانی جبرائیل عليه السلام چۆن دەرچوو قورآنە ئەو هەیەکە لە بەردەستیەوە خوا سوێنە خوا لەسەر کە ئەمە چۆن دەق لە زمانی جبرائیلەوە دەرچوو ئەوە دەق هاتە سەر زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئەم ئومەتە ئیتر ئینسان سەیری نەفسی خۆی کە سەیری دەوروبەری کە وفي أنفسكم أفلا تبصرون هەر ئەمانە بەسە بۆ ئەوی خالقی خۆی بناسیە و یەقینی بۆ پیا ببێ لەوە ئەچێ کەسێک پرسیار کات بڵێت ئەگەر خۆ یەقین هەبێ هەرەبێ ئیشکا کەسێک بەنمونە ئێستا من ئەزانم ئەمە ئاگرە یەقین ئەزانم ئاگرە قەت دەسی لێ ئەدەم دەسی لێ نادەم چونکە ئەزانم ئاگرە ئەم سووتێن ئەی باشە من سوور و بە یەقین ئەزانم کە ئاخرەت هەیە و ئەزانم خوا گیان و ئەچمە و بەردەسی ئەی باشە بۆ دوا ئەکەم لە کردەوە بۆ کردەوە باشەکان ناکەم بۆ ئەم پرسیارە کەوا بوو هەر کردەوەیەکی باشم نەکرد خەل لە یەقینما هەیە وهایە نە هەندێک جار ئەم کەسە ئێوە تەجاری بکە دەستی ئەسووتێنێ هەندێک جار غافڵە ئەمە گەورەشین ئەسووتێن جاری وهەیە ئەگەر لە خۆی شوێنەکە غافڵی کەوابوو لە کردەوەکانیشمان بە هەمان شێواز غافڵە بین هەندێک جار سوور ئەزانین ئەمە یەقینەوە ئەچینەوە بەردەمی کەچی غەفڵەت وامان لێ ئەکە کتوپڕ ئەکەوین بەلایەکە لەلایەکانە بۆ ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ ئاگات لێبێ ئەم دوانە پێکەوە چۆن کۆناوە کۆ ئەبنەوە چونکە ئینسان طبیعەتی ئاوایە هەندێک جار لایەنی یەقینەکەی کەمە بێتەوە چونکە یەقین پلەبەندیە ظنی ئینسان پلەبەندیە لە 51ەوە هەتا 100 ممکنە ئینسان کاری پێ بکە جاری وایە ئیمانەکەی تەواویەتە خوارەوە جاریە تەواو بەرزە بێتەوە ئەوانەی کەوتوانە ئیمان گۆڕانکاری بەسەرانای هەڵەیان کردووە وەک ابن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ هەتا علمت زیاتر بێ یەقینێ بەخوا بەهێزتر ئەبێ ئەها سەری ئیبراهیمی خەلیل کەن علمی یەقینی هەیە کە خوا دروست ئەکاتەوە بەڵام ئەفەرمێ پەروەردگارە ئەمە ببینم چۆن ئیحیای مەوتا ئەکەیت و چۆن مردوو زیندوو ئەکەیت اینجا خوای گەورە پیشانی ئەدا ئەی ئیبراهیم عەلەیهی السەلام چۆن ئەوەلەم تؤمن قال بەلا کوڕە چۆن ئیمانم نییە ئیمانم هەیە ولكن ليطمئن قلبي بۆ ابن القەیم ئەفەرمێ ئینسان هەندێک جار ئەوێ ئیطمئنانی زیاد کە ئەوێ لە علمی یەقین بێتە سەر عەینی یەقین علمی یەقینی هەیە بەڵام ئەوێ بە چاوی یەقینیش ببینێ هەوڵی بۆ ئەدا لە فەرمایشتێکە هاتووە پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمێ لەیس الخەبەڕ کەالموعاینە هەواڵێکە بە تۆ ئەگا وەکو معاینە نییە وەکو بینین نییە ئەوەی کە تۆ ئەیبینی زۆر جیاواز دوێنێ نەفرێکم بینی سووتە هاوار چۆن سووتە کە من بۆ تۆ یەکێڕمەوە ئێستا تەئسیر لە تۆ ئەکە حتمە بەڵام ئەو تەئسیرە نییە کە خۆم بینیم بە چاوی خۆم ئەگەر تۆ ئەدبینی بە چاوی خۆت لەیس الخەبەڕ کەالموعاینە باشە قەت وەها نەبوو جا سبحان الله کتێبێک هەیە تاوانە دەرونیەکان ئەگەر بۆتان کرا و کتێب بخوێنەوە زۆر ئیسفادە لێ کتێبەکە ئەسڵەکەی هی ئیمامی بوڵتیە شێخی بوڵتیە ماوەسا عومەر ڕێشاوی کردوێتی بە کوردی بە ناوی تاوانە دەرونیەکان ئەو کتێبی تاوانە دەرونیەکان زۆر گرنگە لە ئەوەڵەوە قسەیەکی زۆر جوانی هێناوە ئەفەرمێ خەتیبمان دوو جۆر هەن خەتیبێکمان هەیە فلیم دەرئەکە ئەگەر ئێستا تۆ سەیری فلیمێکەکەی کاریگەری لەسەر تۆ دائەنێ جارێ تا بەیانی خەوە بینی تۆ باشەوە بۆچی ئاوای لێ کرد ئەی نەیتوانی ئەمەلی لا بە بۆی شمشێرەی بەرنەکە مەسەلەن لە مێشکی توێ ئەمێنێتەوە ئەگەر بە چاوی سەری خۆت ببینی زۆر جیاوازە ئەگەر لە فلیمێکە کەسێ بینی سووتە تەئسیر لە تۆکە لەسەر دەرونی تۆ جاری وە هەیە نەخۆش هێنن سێرەکەم سەیری فلیمێکی کردووە وەڵام نەفەرێکیان سووتان یان نەفەرێکیان سەر بڕی چیوانە تێک چوو و تەئسیر لێ کردو خۆ فلیمیشە ئەش زانێ فلیمە
مناڵەوە چێ نەزانێ بەڵام گەورە حتمما ئەزانێت دەکەچی تەسیل لێک دەی وەرە ئەمە بە چاوی سەری خۆی ببینێ بە چۆن چەندێک لە مێشکیا بمێنێت من هەندێک مردم بە مناڵی بینی و ئێستر لە بیرم ناچێت سەد مردم دوێ بینی و لە بیرم چێتەوە بەس ئەوانەیان لە بیر ناچێتەوە جارێک لە زەرگەتە لە پشتی شەستێکەوە کەسێکیان سووتانە بوو بەیانی ئاگری پێوە بۆ هێشتا قاچی ئەوە ئەجوڵە قەت ئەوم لە پێش لە ناچیان ێسەخۆ گەورە بووم 40 ساڵ عومر ئەو لەقتەی لە پێشە لە سیروان کە زۆر مناڵ بووم کە بیرەکە بیناکە سووتە ئازام 100 کەسێک چەندێک تیا سووتە قەت لە بیرم ناچێتەوە تەرمەکانیان ئەوە هەر هەموو ڕاخست بوو وەقەتیش لە بیرم ناچێتەوە کە شەروەڵەکانی حاجە ڕۆفی برام مۆخی ئینسانی بێەوە قەت لە بیرم ناچێت بۆ چونکە بە چاوی خۆم بینیومە ئێستا ئەمە بۆ ئێوە باسەکەم کاریگەریەکی لەسەر ئێوەدانە باشە والله ليس الخبر كالمعاينة ئەگەر ئینسان خۆی ئەیبینێ زۆر جیاواز بڕواکەن لە دوای ئەو مردووی کە بینیم ئەوە قاچی ئەجوڵان هەتاوەکو پۆلی تقریبا 3 متوەسطەیە 2 متوەسطە نەمەوێرە نزیکی دارەمەت کەومە بڕواکەن ئەوەندە کاریگەری لەسەر دانا دوای ئەوە هەندێک دۆز وتیان وەڵام مشریکی گەنج بن کوڕ بۆ مشری بۆ خاتی وتیان وەڵام تۆ لە تەختە ئەترسی وەڵام لە حیبەتی ئەو مشرێکنەوە من وردە غیرەتە بایە بەرخۆ نزیک کەوتمە ئەگەنە نەمەوێرە بۆ چونکە بە چاو بینیومە بۆیە مەسەلەن یەقین پلەبەندیە زۆرە والله جاری وهەیە ئینسان خوای گەورە شتێکی پیشان ئەدا یەقین پێیە ئەکا لە دڵی دا ئەمەزرێ تەسەوورکەن جاری وهەیە کەسێک خوا نیعمەتێکی لێ ئەسەنێتەوە بە کوڵ داوای ئەکاتەوە ئەیداتەوە جارێکی خۆ یەکەم جار هەر نەدبوو کە پێ عەتا کردی ئێستا چێژێکی لێ وەرەگێت تا مدەتێکی زۆر بڕەکە پەیوەندی لەگەڵ خۆیان ناپچڕێنە چکە ئەزانێ زۆر پتەوە لەگەڵ خۆیان هەندێک جار طەلەب ئەکا لە ڕەب العالەمین کە شتێکی پێ عەتاکە یەکسەر پێ عەتاکە لە خۆشی ئەو نیعمەتە نازانێت چی بکە چۆن سوپاسی بکە کام زمان هاواری لێ بکە ئافرەتێک هەبوو وەزعی تەوا نەبوو خوای گەورە مناڵێکی پێ عەتا کردو ئەوەنەی شۆردبوو خنکا بوو طبعا دوایی جەماعەت گلەیان لێ کرد ئەوانە خەڵک بەبیرمایان و کورە بە گلەی چی لێکن لە خۆشیان نێزانی چی بکە لە خۆشیان فعلا نێزانی چی بکە ئینسان معاینە زۆر جیاوازە لە خەبەر هیچ کەسێکیش نییە خوا خۆی پێ نەناسێنێ من زۆر معارزم لەگەڵ ئەو کەسانەی کە ئەڵێن میلەتی کورد بە تەقلید موسڵمان بووە طبعا ئەو قسەی زۆر هەڵێ یەک کەس ناتوانێت بە تەقلید موسڵمان ئەگەر خۆی بە چاوی سەر نەبینێ ئەگەر هەز بەخوا نەکا ئەگەر لە دڵی خواجیان نەبینێ بڕواکەن بە حەیاتی ئەو کەسە ئیمان ناهێن و ئیمانی دانامەزرێ خۆ بە زۆر نییە دانامەزرێ یعنی تۆ تەسەوور کە ئەگەر کەسێک ئیمانی بە تەقلید دامەزرا بێ بڕواکەن هیچ کاتێک یا با بڵێم بڕناکە تا 2 ساڵ لە عمری خۆی تە تاوە ئەکوژێتەوە چون ئیمانی مقلد لاوازە حتى ئیمامی ڕازی ئەفەرمێ ئیمانی مقلد هەر جائز نییە تۆ تەڵقینی خەڵکەکەی چۆن تەڵقینی مناڵێکی ئەڵێ ئەوە ئاگرە ئەو سووتێنێ و ئەویش 2 جار دەستی پێوە ئەدا ئەزانێ سووتا و تەواو وازی لێنە یەقینی پێیا کرد بەخوا ئاوایە دایک و باوکمان پێیان وتین خوایەکەیە بەس کە چاومان کرایەوە هەتا ئەم لەحەزەیە هەموو چرکەیەک ئەیبینین هەموو لەحەزەی لەگەڵی ئەژین چۆن ئیمانی پێنێن ئەو کام تەقلیدە من کە دڵم ئەویتایە کام تەقلیدە کە چاو ئەکەمەوە لە هەموو شتێکە ئەوە بین بۆیە ئیمانی مقلد هەر جائز نیە لە شەرع ئەوەی کە هەیە لە واقعی ئەمڕۆیە هەمووی ئیمانێکی یەقینیە بە تەجاریب لە ئینسانە دامەزراوە زۆر کات ئەوترێ خوا جەل جەلالوه نابینرێ ئێوە ئەزان لە زانستی فەلسەفا معقولات لە مەحسوسات کەمتر نییە معقولات طبیعی وەکو مەحسوسات شتێکە بە عەقڵ دەرکی پێەکەی هەرچۆن بە مەحسوسی دەرکی پێەکەی ئەو هەیە
ئەگەر کەسێ بڵێ من خوا نابینم بۆیە بڕوای پێ ناکەم، ئەوە لە ڕیزی ئینسانەکان ئەچێتە دەرەوە، چونکە زۆر شت هەیە لە ژیانە بە عەقڵ دەرکی پێکرد، نەک بە وجود و بە واقع و بە حەس، با بڵێن بە هەستەکانی، چونکە ژیانی ئینسان معقولاتی کەمتر نیە لە مەحسووساتی. ئەفەرمێ ئەگەر هاتوو ئینسان چەندێک علمی کەمتر بوو، لەو کاتە چەندێک کەمتر خۆی لە یاد بوو، چەندێک خۆیان غائب بوو لە دڵەکەیە، چەندێک جێگاکەی تێکدا بوو لە دڵیە، چەندێک هەوا بەسەر یا زاڵ بوو، چەندێک شەهوەت پەلاماری دابوو، چەندێک نەفسی غەڕا بوو، چەندێک شەیطان تووشی غوڕوری کردبوو، چەندێک پشتوێنی لێ کردبەوە بەرامبەر بە وعدانەی خوا پێدا بوو، چەندێک ئەمەلی درێژ بوو کە زۆر بژی ئەو دواتر تەوبە ئەکەم، چەندێک غافڵ بوو، چەندێک دنیای فانی پێ خۆشتر بوو، چەندێک ئەو شتانێک کە بە دەوری ئولفەتی پێوە گرت بوون نەی ئەتوانی بی بچڕێنە و ڕزگاری بێ، ئەوەندە ئیمانی کەسترە، چەندێکیش ئەمانەت بڕی ئەوەندە ئیمانە زیاتر. بەخوا مرۆڤی وا هەیە لەگەڵ هەموو هەناسەیەکە بە ناخی هاوارەکە یا ئەڵڵا ئەلحەمدولله، هەموو هەناسەیە کە ئیداتەوە لە پژمەیەکە ئەمە هەمومان ئەلحەمدولله ئەکەین، مافی ئەو پژمەیە نازانین. بڕواکەن نەخۆش بوو دۆستێکم هەو وەفاتی کرد، دکتۆر یەحیا خوا گەورە عەفویکە، هەموو جارێ باسی ئەکرد ئەو کوڕێک بزماری ئەوە کردبوو خواردوو چۆوە ناو سیەکانی، بەدەمێ وەسایی فەقیرە کردبوو، ئەو کە هات ئەو دنیامان لێ هاتەیەک لە ناو سیا و تازە چی بکەین، ینی بزمارە ڕۆشتووە، ئەیوتیان ئیلا عەمەلیاتی فەتحی سەدری بۆ بکرێتەوە تا ئەو دەرزێ ئەدۆزرێتەوە، ئەو بزمارە هیچ چار نییە، ئەو پژمەیەکی کرد و هاتە دەرەوە، ئەو نەی ئەزانی لە خۆشیات چی بکە، ئەو بە براکەی و چی و پێ بیبەخشە، چی و پێ بیبەخشە، ئەوەی خۆی تەواو کردبوو بە براکەشەوە بیبەخشە، هەمووی بەخشە، خوا ئەو لەطفەی لەگەڵای سنگم نەکرایەوە نەجاتم زۆری تر. والله جاری وایە ڤایرۆسێک هەیە لە ناوە لەو بزمارە زۆر خەتەرتر بۆ ئێمە، بە هێک پژمەیەتە دەرەوە نەجاتمانە. چەند کەسێک لە جێیا کەوتو چیەتی چ مشکلێتی، والله ڤایرۆسێک. دۆستێکم کچێکی بچووکی هەیە تەبان لە پڕ لە ئیش کەوت، ئەم کچە بەس چاوی ئیشێک، ئێستا الحەمدولله بەس دەسیمەوە و دەو دەبێتەوە شوێنی خۆ. ئەرێ ئەمە چیەتی بەس پێمان بڵێن ئەی هاوار هەچی دکتۆر بۆ گەڕان، واللهی ڤایرۆسێک نازانین چۆن داخڵ بۆ بە لاشەی ئەم مناڵە، هەرچی سیستەمی لاشەی تێکیاوە، هیچ ئیش ناوە بەس چاوی فەقیرە، هیچی نەئەخوات، وردە 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 بکەوەرەوە سەر سکەی خۆت. ئێستش فەقیراوە بە ئەژنۆ، ئەگام لێ کە کەوچک ئەوە چێژ بخوا ئەوە ئەژنۆی لێە بەرزیەکات. ئەمە لە چیەوە ڤایرۆسێک احتیمالەوە پژمەیە ڕزگاری بووە لەو ڤایرۆسە کۆتایی بەهات. زۆر شتی تر نعمەتەکانی ڕەب العالەمین زۆر کەسمان هەیە هەناسەیەک لە خوا ناتوانێەوە بڕ، زۆریشمان هەیە ئەوەندە ئیمانەکەی لاوازە بێ، ئەوەندە شەهەوات زاڵە بێ، تەپوتۆز ئەنئیشێ بەسەر ئیمانەکەیەوە بەسەر دڵیەوە ئارامی لێ تێکەدا. والله ئێمە قسەکەمان لە ئاسایشی ڕۆحە، کورە ئاسایشی ڕۆح بەچی دەزگیرە بێ، هەتا لەو قەریبی قورب زیاتر بوو ئاسایشە بەهێزتر، دەروونە مرتاحتر، هەتا لاواستر بووی لاواستر. هەموو ئەمانەش کۆ ئەکرێتەوە لە دوو کەلیمە، ئەو کەسەی بەسیرەت و سەبری نەبوو، علمی نەبوو، سەبری نەبوو، وردە وردە لەخوا دوورەکەوێتەوە و نائاسایش ڕووی تێئەکە. ئەو کەسش کەوا سەبر و یەقینی هەبوو بەخوا جار بەجار نزیکە بێتەوە. منهم أئمة يهدون بأمرنا لما صبروا وكانوا بآياتنا يوقنون. خوا ئەیان کاتە قودوە ئەگەر ئەم دوو صیفەتە هەبێ، سەبرگرتن لەگەڵ یەقینە. کۆتایی دەرسەکە بە مەسئلەیەک هێنم کە ئیبن القەیم باسیەکە. ئێمە شتێکمان لێ تێکەچ، باشە گومانم بەخوا باش بێ یا غەڕابووم بە دنیا، نازانم کامیانە ئێستا. ئەوەنە باسی غەڕایەتیمان کرد، حوسنی زەنەکەمان لێ تێکچ چۆن دروستیکەین. بڕێرە دەی من و تۆ پێکەوە فەلاحەتێ بکەین. ئەوە زەویەکە کردمان بە دوولەتە، ئەوە بەشی خۆ و بەشی خۆم. مەلا عومەر دەست پێ ئەکا ئەیکێڵێت و تۆوی ئەوە شێنێت و شعری بۆ ئەڵێت و ئاوی ئەدا،
خزمەتی ئەەکەم باشە خەریکە جێبەجێ ئەەکە لە پەنای ئەم هەموو خزمەتە جوانەی کە ئەیکات و ئەوانە زۆر ئومێدیشەیە خوا ڕزقێکی باشی بە مژ لێرەوە زەویەکە ئەوە چیەکەی مەلاوەر کورە تۆ ئیمانە نیە بەخوا کاکە تۆ حەقەت بۆ تۆوە نێژی کاکە بۆ تۆوە نێژی وەرە تۆ پەیوەندیکە بەخواوە حەقنە خۆی نێژێ ئەمەی من غەڕاییە ئەمە حوسنی ظنی ئەوە حوسنی ظنەکە کردەوەکانی کردووە شتەکانی خۆی پێچاوەتەوە و جوان اینجا خۆی تەسلیم بە ڕەب العالەمین کرد وەلەما فەرموون تەوەکوڵتان وەکو تەوەکولی جوتیارەکان وەها تۆوەکانیان ئەخەنە ژێر خاک ئەخر تۆ شتەکەت فڕێ بدەی خەتەرە شتەکەی ئەخاتە ژێر خاک ئەوەنەی یەقین هەیە کە خوا ئەیداتەوە ناترسێ ئەمە پارەی پێداوای خەتە ئێرە ناترسێ لەوێ بڕزێ ئەزانێ خالقێک هەیە ئەیداتەوە زۆر زیاتری ئەدات ئەوە پێوتە حوسنی ظن ئیشەکەی خۆت جێبەجێکە و اینجا پەیوەندی پێوەکە نەک هەر هەمووی واز لێ بێنی و چاوەڕێکەی بداتێ ناداتێ ئێمە زۆر کە لە حوسنی ظننا سبحان الله ئەم حاڵەتەمە بۆ دروستە بێ هیچمان نەکردووە نەکردەوەیەکی چاک نەشتێک کورە دە دڵمان باشە خوا ئەرحەم الراحیمین ئیشەڵڵا عەفومانەکە بە ئیشەڵڵا نابێ بە کردەوەی باشەوێ بە زەوی کێڵان ئەبێ بە تۆ ناشتن ئەبێ بە ئاودان ئەبێ بە بژارکردن ئەبێ بە خزمەتکردن ئەبێ کردەوەکانیشمان ئەو هەیە بەڕاستی ئەبێ حوسنی ظن وامان لێ نەکا دوورکەوینەوە ئەبێ بە یەقینێکەوە هەمومان پێکەوە هەوڵ بدەین جهدێکی زۆر گەورە بکەین بۆ ئەوەی کردەوەیکی وامان کردبێت اینجا بە گومانێکی باشەوە خوایە من ئەمەم بۆ تۆ کرد ئەزانم هەڵەشی تایە بەس بەخوا ئیلاهی لە من نوێژی جوانتر شک نابم بۆ تۆی کەم ڕۆژی باشتر نازانم تا بیکەم ئەخر لەمە زیاتر ناتوانم ببەخشم ئیلاهی ئەمەی کە بۆ تۆی ئەەکەم خوایە هەموویم کرد تەسلیم بە تۆم کرد یا ئیلاهی جوتیارەکە چۆن تۆکانی تەسلیم کرد ئەوە تەسلیمی تۆم کرد ئەمە حوسنی ظنە نەک حوسنی ظن ئەوە بێ کە من بێم پشتێنی لێ بکەم و هیچ شتێک نەکەم و چاوەڕێ بم خوا گەنمەکانیشم بۆ بنێژێ و بۆشم بژارکە و ئاویشی با و بشم داتە نابێشتی خوای بۆ خاتی گەورەی خۆت داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوای گیان صلوات و سەلام بە ئەندازی هەموو جوانیەکان بە ئەندازی هەموو هەناسەکان بە ئەندازی هەموو قەتەڕاتی مرەکەبەکان بە ئەندازی علمی خۆت بە ئەندازی جوندیەکانت بە ئەندازی مەخلوقاتت بە ئەندازی گەشەی مەخلوقاتت خوایە سەڵەوات ببارێنە بەسەر دیداری خۆشەویستمانە محەممەد صلی الله عليه وسلم ئیلاهی داوات لێ ئەکەین سەلامی ئەم مەجلیسە ئێمەی پێ بگەێنە ئیلاهی یەکەیەکە ناومان لە خزمەتیا بێنەوە عەرزی کە ئێمە مشتاقی دیداری ئەوین خوای گیان ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفومان کە بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە غەڕامان مەکە بە دنیا ئاسایش بۆ ڕۆحمان بنێرە ئاسایش بۆ دڵمان بنێرە ئاسایش بۆ ماڵمان بنێرە یا ئیلاهی تو گەورەی خۆت خوای گیان دڵەکانمان ئارام کەرەوە ماڵەکانمان ئارام کەرەوە شارەکەمان ئارام کەرەوە ئایندەمان ئارام کە یا ڕەب العالەمین خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە کەڕەمی خۆت بە ڕەحمی خۆت یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئێمەی گوناهباری خەجاڵەتبار بەخوا دەرگایەتر نییە تەقەی لێبین دەرگاکەی تۆ نەبێ یا ئیلاهی کەسێک نییە دەستی بۆ بەرزکەینەوە بەخوا تۆ نەبێ ئیلاهی بەخوا دەستی دوعاکانمان بۆ غەیری تۆ بەرز نابێتەوە بەخوا ئیلاهی سەرمان لە بەردەم غەیری تۆیە نەوی ناکەین سوژدە نابین ڕکوع نابین دەیا ئیلاهی هەر یەک و کۆمەڵی گرفت و کێشەمان هەیە بۆمان چارەسەرکە ئەومان بێحاڵ و ماڵە ماڵداری کە خوایە ئەومان بێحاڵ و ماڵە ماڵداری کە یا ئیلاهی خوای گیان هەموو شتێک لە لای تۆ سەهل و ئاسان لە ئێمە عەبد ناڕەحەتە ئیلاهی زۆرمان هەیەکەوە چاوەڕێی ماڵێک ئەکەین تیا بەحەوینەوە خوای گیان ماڵی مادی و معنەوی پەروەردگارە پێمان عەتاکە بمان حەوێنەرەوە لە دنیاە ئاراممان کەرەوە یا ئیلاهی خوای گیان ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە پەروەردگارە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە یا ئیلاهی خوای گیان شیفای مادی و معنەویمان بۆ بنێرە شیفا بۆ دڵمان بنێرە شیفا بۆ ڕۆحمان بنێرە دەروونمان ئارام کەرەوە یا ئەکرەم الئەکرەمین
خوایە شیفامان بۆ بنێرە یا رب العالمین. خوای گیان ئێمە بەهۆی گوناهەوە پەرێشان بووین، پەروەردگارە ئێمەی پەرێشان هاتووینتە بەردەم دیوانی تۆ، دڵمان ئارام کە و ئاسایش بۆ ڕۆحمان بنێرە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان لە گوناهی دایک و باوکمان ببوورە، لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە، لە گوناهی خزم و کەس و کارمان ببوورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببوورە. پەروەردگارە لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببوورە. هەر کەس مافێکی بەسەرمانەوەیە خوایە لە گوناهی ببوورە. تو گەورەی خۆت خوایە، هەر کەس گوێی لێمانە ئەمان بینێ ئیلاهی لە گوناهیان ببوورە یا رب العالمین. یا ربی خوای گیان داوات لێ ئەکەن ئەم کەلیماتانەمان لێ قبول کە، بمان جوڵێنە بۆ خێر یا ئەکرەم الئەکرەمین، نێوچەوانمان بگرە بۆ خێر یا ئەکرەم الئەکرەمین. لێمان ڕازی بە ئەی خودایە، لێمان ڕازی بە ئەی خودایە، لێمان ڕازی بە یا خودا. ئێمە داوات لێ ئەکەن یا ئیلاهی، ئێمە گوناهکاری خەجاڵەتبار هەمیشە هانا بۆ لای تۆ ئەهێنین. خوای ئێمە ئەو عەبدانەین ئەگەر چی گوناهیش کەین بەخوا غەیری تۆ شک نابێن بەرەو لای بڕۆین، ئەگەر چی بێ ئەدەبیش بین بەرامبەرت بەخوا غەیری ڕەحمی تۆ نابینین لە ژێر یا بەحاوێنەوە. خوای گیان هەرچی شەرمەزاری بێ بەسەرمانە بەخوا چاوەکانمان تەنها تۆ ئەبینە ئەی ئیلاهی. بەخوا ئەگەر هەڵەیەکیشمان کرد خوایە بێ ئەدەبیمان لە خزمەتان نەکردووە، ئەوە شەیتان زاڵ بۆ بەسەرمانە، ئەوە بێ ئاگای ڕووی تێکردوین ئیلاهی. بەخوا حەزەکەین هەموو هەناسەیەکمان لە بیری تۆ یابین، هەموو لە حەزەیەکمان قورب بێ لە زاتی مبارەکی تۆ یا ئیلاهی. تو گەورەی خۆت خوایە عەفومان کە، تۆ عەفوت پێخۆشە ئەی ئیلاهی و عەفومان کە. خوای گیان ئێمەی گوناهبار هەموو یەکشەمەیەک لێرە کۆ ئەبینەوە یا ئیلاهی، ئەم دوعانە بۆ تۆ بەرزەکەینەوە. بەخوا پەروەردگارە زۆر مەجالیس هەیە ئێمە بۆی بڕۆین، ئێمە هاتوین لە مەجلیسی تۆ یادا بنیشین، لە خزمەت ئاياتی تۆ یادا بنیشین، لە خزمەت فەرمایشتی پێغەمبەر گیانە صلی الله عليه وسلم دابنیشین. دەیا ئیلاهی قبولمان کە، خوایە قبولمان کە، خوایە قبولمان کە یا رب العالمین. یا ربی خوای گیان سپاردە لای تۆ قەت زایە نابێ. خوایە وا خۆمان نەفسمان پەروەردگارە کردەوەکانمان، ژیانمان، ئاخیرەتمان، سەرەمەرگمان، هەموو شتێکی خۆمان پەروەردگارە سپاردەی تۆ کرد یا رب العالمین. هەموو شتێ پارێزراوە لای تۆ یا ئیلاهی، چرکە ساتێمەمان دەرەدەسی خۆمان، هەموو شتەکان خۆت بۆمان سەرپەرشتی کە. تۆ خۆت پەروەردگارە خاوەنمان بە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان هیدایەتمان بدە بۆ خەیر، لە شەڕ بمان پارێزە. بەخوا پەروەردگارە زمانی دوعامان نییە، هاوار لە تۆ ئەکەین بە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خوایە ئەو خۆشەویستەمان داوای هەر شتێکی لێ کردووی بە ئێمەشی عەتاکە، پەنای پێگرتووی لە هەر شتێ ئێمەشی لێ پەنا بدە یا رب العالمین. یا ربی خوای گیان ئەم دوعانەمان لێ قبول کە، خوایە ئەم دوعانەمان لێ وەرگرە، خوایە ئەم دوعانەمان لێ وەرگرە. آمين آمين والحمد لله رب العالمين. صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناه من الشيء وجبوري وخالي من قبولك.